KFO ئۆفیسی سلێمانی بۆ فلم KFO ناوەندێکە بەم دوایە لە سلێمانی دامەزراوە. KFO ڕێکخراوێکی قازانجنەویستە ئامانجی دروستکردنی پەیوەندی و لۆبیە بۆ هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان بۆ هاندانی ستۆدیۆ و کۆمپانیاکانی بەرەمهێنانی سینەمای جیهان کە لە هەرێمی کوردستان کار بکەن. بۆ قسەکردنی زیاتر میوانداری باوی یاسینمان کردووە کە بەڕێزیان دامەزرێنەری فلم کۆمیشنی سلێمانی. باوی سڵاو لێبێ بەخێربێی، سوپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. فلم کۆمیشنی سلێمانی چی لە خۆ دەگرێ و کێ هەوڵی دامەزراندنی داوە؟ ئۆکێ، فلم کۆمیشن لە هەموو دنیاە هەموو وڵاتێک فلم کۆمیشنی هەیە. فلم کۆمیشن ئەو شتەیە کە بە ئینگلیزی پێوترێت لیێزۆ، یعنی ئەو پەیوەندیە دروستەکە لە بینی ناوخۆ و دەرەوەی وڵات لە بواری فلمسازیە، بەڵام زیاتریش لۆبی ئەکا، پرۆمۆشن ئەکا بۆ ئەو وڵاتە، بۆ بەهرەکانی ناو وڵاتەکە، بەڵام لە هەمان کاتە دەرەوە هان ئەیا بۆی بێن بۆ ئەو وڵاتە لە وڵاتە تەسویری فلیمەکانیان بکەن، بەو شێوەیە ئیسپادێکی گەورە بە ئەو وڵاتە ئاگەیەنێ. ئەوە ئیشی فلم کۆمیشنە بە شێوەیەکی عام و گشتی. وکێ دای مەزرانوە خۆم دامەزرانوە، ینی لەبەروی من 10 ساڵی ڕێکە خەریکیم پرۆژەیەم، هەموو جارێک هاتم دای مەزرێنم زروفێک ڕۆیە شەڕێک ئەبوو مەوزوعێک هاتە پێشەوە، ئیتر ئەم جارە بڕیارم ماوتم ئێمە هەر نابێشت تەجیلکەین لەبەروی بەڕاستی مەناخەکەمان گونجاوە بۆی ئێمەش فلیم کۆمیشنێکی پرۆفشنەڵمان هەبێت. ئیتر بۆیە بڕیارم ما کە ئیتر ئێستا کاتی هاتووە دای مەزرێنی سەرکەوتوو بن. لە ڕووی ئابووریەوە ئەم فلم کۆمیشنە چ سوودێک بە فلم و بازرگانی کوردستان ئەگەیەنێت؟ لە ڕاستیە فلم کۆمیشن یەک نقطەی زۆر مهم، ڕاستە ناوی فلم کۆمیشنە، بەڵام کاردانەوەی ئابووری لەسەر هەموو بوارەکانە کە ئێمە پێڵین گۆڵف سیستم، یعنی ڕاستە لە بواری فلمسازیە، لە بواری هەموو ئاودیۆ ڤیژوەڵە بوارەکە بەرزەکاتەوە ئەیکا بە بوارێکی پیشەسازی، یعنی لە هۆبی دەرەچێت. ئەمە یەک. بەڵام لە بواری ئابووریە هەموو کەرتەکانی ناو ئەو وڵاتە ئیسفادا ئەکەن. بۆ نمونە کە تۆ فلیمێک یاخود موسەسەلەیەک بێت لە وڵاتەکەی تۆیان تەسویرکە، ئوتێلەکانە بەکارێنێ، بەنزینەکە و بەکارێنێ، ڕێستۆرانتەکانە بەکارێنێت بۆ ناو بازاری سلەیمانی، یعنی هەموو بوارەکانی ئەو وڵاتە ئیسفادا ئەکەن. و لە هەمان کاتیشا یەک کەرت زۆر بەرزە بێتەوە کە ئێمە پێڵین فلم توریزم، ینی چەنەها شوێن هەیە کە خەڵک لە وەکو لۆکیشن لە فلیمەکە بینیوێتی ئێستا بە بۆنەی ئەو لۆکیشنەوە حەز ئەکا بڕوا بۆ ئەو وڵاتە، ینی بۆیە یەکێک لە گرنگترین پایەکانی هەموو وڵاتێکە بە فلم کۆمیشن بێت، بۆی کە ئەو وڵاتە بخاتە سەر خەریتەی جیهان، دوور لە سیاست، دوور لە شەڕ، دوور لە هەموو ئەو شتانەی ترکە ئێمە دایرمان هەیە. ئێمە ئێستا ئەتوانین وڵاتەکەمان بخینە سەر خەریتە بە شێوەیەکی تر لە ڕێی کولتور و فیلمەوانێ. ئەم فیلم کۆمیشنە چۆن یارمەتی فیلم و فیلم سازان دەدات کە فیلمەکانیان لە دەرەوەی کوردستان نمایش بکرێت، بە هەمان شێوە ئەوانەی کە لە دەرەوەی کوردستانیشن لە ناو کوردستانە فیلمەکانیان نمایش بکەن؟ ئۆکەی، فیلم کۆمیشن سترکچەرەکەی زۆر معقدە، یانی ناتوانین زۆر بە کورتی باسیکەین لە بەری بواری اقتصادی، بواری پرۆمۆشن، بواری لۆبی، هەموو بوارەکان لە خۆگرێ. بەس زۆر بە کورتی چۆن هانی خەڵکەکانی ناو خۆئەیەی فیلمەکانیان بەرنەدەرەوە لە ڕێی ئەوەی کە تۆ پرزنتیانەکەی، کە تۆ ئەو ئیلاقانەیان بۆ دروستەکەی لەگەڵ دیستریبیوشنەکانە، لەگەڵ فێستیڤالەکانە، لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوەیە. هەروەها فیلم کۆمیشن بوارە ئابووریەکەی ئەوەیە کە تۆ کۆپرۆداکشن دروستەکەی لە بینی وڵاتانە، کەوا هانی وڵاتانەی کە پارەکانیان بێنن لێرە سەرفیکەن، بەس بە هەمان شێوە تۆ ئەبێ شتێکیان بیتێ، سێڤیسێکی باشیان بیتێ بۆی هانیان بێن بۆ کوردستان، لەبەری کەس لەبەر خاتری بەستۆ نایەت بۆ شوێنێک، ئەبێ ئەوانیش ئیسفادە بکەن. یعنی چۆن ئەڵێ وەکو ئاڵە پینگ پۆنگ سیتویشنێک وایە، ینی ئەوان ئیسفاداکەن و ئێمەش ئیسفاداکەین. ینی بۆ نمونە کە ئێمە ئیفتیتاحی فیلم کۆمیشنی سلێمانیمان کرد لە بەرلینالە،
بۆ ئەوە بوو کە ئێمە بەهرەکانی ناوخۆش بەرینە دەرەوە مەسەلاً ساڵێکی تر یاخود فێستیڤال مارکێتێکی تر ئێمە ئەگەڕین بزانین چ فلیمێکەیە پێویستی بە دیستریبیوشن بێ بۆی بتوانین بیبین بۆ ئەوێ و لەوێ دیستریبیوتر بدۆزنەوانێ بەم شێوەیە. لە هەنگاوی یەکەمتانە لە وڵاتی ئەڵمانیا تا چەند ئومێد بەخش بوو لە هەوڵەکانتان کە بەشداریتان کردبوو؟ وڵای لە ڕاستیە من زۆر بەڕاستی پێ دەڵم من تەوەقۆی ئەوم ناکرد وتم ئێستا لەوانەیە ئێمە بڕۆین بۆیە بڵێن ئێوە چیەکەن لێرە بەڵام زۆر باش بوو یعنی ئێمە یەک سانیە بوسەکەمان بەتاڵ نەبووە هەموو هاتوون توانە سرویسەکانی لە کوردستان هەیە چییە چ لۆکیشنێکتان هەیە و دوایەوە ئێمە لەسەر وێبسایتەکەمان داتابیسێکی لۆکیشنی زۆر باشم کۆ کردوتەوە بە بەردەوامیش دایمە لە گەنجەکان لەو کەسانی فۆتۆیانەیە داوا ئەکەین ئەپدەیتیکەین و گەورەتریکەین و هەموو خەڵک پرسیاری ئەوە بۆ تا ئێستا نەتان بووە وتم ئەوە ئێستا هەمانە لەبەرەوە ئێمە ینی بەخێرهاتنتانەکەین کە بێن بۆ سلەیمانی یاخود بێن بۆ هەرێمی کوردستان ئەمە یەک دوو هەروەکو یەک تەفسیلەی بچووک هەموو فیلم کۆمیشنێک بۆی بە شێوەیەکی پرۆفشنل مامەڵەت لەگەڵا بکەن دەرەوانێ ئەبێت لە بازاری فیلمێکی گەورەیە تۆ لاونچەکەت بکەیت ئیفتیتاحەکەت بکەیت و هەموو خەڵکێکی دەزانێت کان فیلم فستیڤال بەرلینالە فیلم فستیڤال ئەمانە گەورەترین مارکێتەکانی فیلمیان هەیە بۆیە من بڕیارم ماکە لە بەرلینالە ئیفتیتاحیە مەکەم بۆی دنیا بمان بینن چکە دایمە خۆمان قسە بۆ خۆمانەکەین بەس کات هاتووە ئەوان ئێمە ببینن گرنگی فیلم کۆمیشنەوەیە کە خۆمان هەر سەیری ئاوێنەکە نەکەین بەس بێڵین خەڵک سیرمانکەن ئێمە پێویستمان بەوەیە کە خەڵک لە دەرەوەی ئەو شتانی دایمە ئێمەیان پێناسانوە لەو چوارچەوانە دەرمانکەن و بۆ شتی تر ئێمە ببینن ئەوە ئیشی مێنی کۆمیشنەکە بافی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. زۆر سپاس.